زانیاری تەواو لەسەری نییە. لە نەوەتویە ڕۆیشتن بەرەو ئێران. نەوەتویەکم بەفکردێ ڕامان کرد ئەوەتی خۆم بەفکردێ هەر ڕام کردووە. 31 ساڵ پێشستا گەلی کورد لە باشووری کوردستانە کۆچیان کرد بەرەو وڵاتانی دراوسە لەبەر ئەوەی لە بندەستی ڕژێمی بەعەس نەمێننەوە شارەکانی کوردستانیان بەجێهێشت. ئەمڕۆ هاتووینە بزانین نەوەی نییە چی شتێکەزانن لەسەر ئەو ڕۆژە. باش هاتوونێتە ئێرە بزانین چی شتێکەزانین لەسەر کۆڕەوی کورد. کۆڕەوی کورد کۆڕەوی کورد وەڵاهی زانیاری تەواو لەسەری نییە، بەڵام ئەوە دازانی کە کارساتێک بوو کە ڕژێمی باز بەسەر ملێتی کوردی هێنا. ئەم کاتت باش باشی ئەمڕۆ هاتووینە لێت بپرسین چی لەسەر کۆڕەوی کورد دەزانین. وڵی کۆڕەوی کورد ئەگە یەکگرتوو بێ سەرکەوتووە بن، یەکگرتوو نەبێ هیچ. ئەی لە نەوتویەکە تۆ ئەگەر بیرتێن تۆ ئەو کاتت ژیاوە چی شتێکت بینی لەو ڕۆژە؟ نەوەتویەکم بەفکردێ ڕامان کرد ئەوەتی خۆم بەفکردێ هەر ڕام کردووە. ڕاستەکەیتن ئەو کاتە ینی وای لە هاتووە خەڵک لە ڕاکردنە ئەوەندە لە کەرکووگەوەیان لە شارەکانی ترە بەرەو ئێران بەرەو تورکیا ڕۆشتوونە خەڵکەکە وای لە هاتۆ ماڵی خۆی فرێداوتە سەرجادەکان وایە وایە ڕاستە ئەوە بە تاکید وایە ئەوەنە وەک دەردەکەی کرداواری پەتپەتیمان بەسەر هات هەر بەشمان ڕاکردن بووە هەتا ئێستاش کورد یەکی نەگرتووە یەکگرتوونیوەتە لە بەغا ڕێک ناکەون. کۆڕەوی کورد ئەلحەمدولێلا هیچی لێ نازانم. چۆن لە ماڵا باسییان بۆت نەکردووە باسی نەوەتویەکیان بۆت نەکردووە؟ باس کراوە بەس باس کرد بە چیەتی هیچ استفادەیەکی نیە چونکە ئەوەی کراوە ئەوەی ڕۆشتۆمی بەزای حسوو بەزای ناڕوە ئەوە مێژوویەکە بۆ کورد بەدڵنیایە مێژوویەکە مێژەکە ئەوەیە کە ئیسفادەی هەبێ ئیشی لەسەر بێ بەزەگە ئیشی لەسەر نەکرێ بە چێتی. ئەو کاتە کورد قبولی نەکردو ڕژێمی بەعەس خۆی دەست بەسەر کووردا بگرێتن بۆیە ئەو ڕاکردنە بووە. ئەو کاتە قبولی نەکرۆ بەس ئیستاگە خۆی ئەچێتەوە ژێر دەستی لەوە خراپتر. نای جەنابێت؟ سەرهەنگ سەرهەنگ موالی چەنی؟ 2000 سەرهەنگ چی ئەزانین لەسەر کۆڕەوی کورد؟ وڵی بلێم چی نەوەتویەکی شتێکی لەسەر نازانی؟ وەرە ناوەڵە باسییان بۆت نەکردو چی ڕوویداوە لە نەوەتویەکە دایک و باوکتەوە؟ نەباخۆی باز نانکەم بەحسێکەری تر بەڕێزت نەوەتویەکت بیردێ؟ ناوەڵا بەبیرم نەژیاوی لەوەیە ئەو کاتە تۆ نەبوویتەوانە؟ نەوەتویەک من نەژیاوم. چیت هەیە بۆ ئەو ڕۆژە چ شتێک ئەزانین لەسەر ئەو ڕۆژە لە کۆڕەوی کورد؟ وڵی هیچ نازانم بەس تەنهاوە نازانم دایکم وان باوکم بەحسی کردووە یعنی کاتێکی زۆر ناخۆشیان بەسەر بردووە. بەدڵنیایەوە خەڵک وای لێ هاتووە ئەوانەی بە ساڵات چوانیان لەگەڵ بووە لە ناو جادەکانە فریان داوە کە نەیان توانیوە بیان بنەڕێوە لەگەڵ خۆیانە یان منداڵیان پێ بووە شیریان لێ بڕاوە منداڵەکان لە برسا مردوون ئەو شتانەت ینی بۆ باس کراوە؟ باڵێ ئاڕۆڵایەکێکیوە خۆم من میمکەم هەڵمی گرتووەتەوە. ڕۆڵایەکێکیوە خۆم من میمکەم لای میمکەم گەورە بوومە تا تەمەنم بۆتە 8 ساڵە شەر میمکەم منی بەخێو کردووە لەبەرەوەی ئەو کاتە یعنی وەک ئیستە نەبوو ئەو کاتە خەڵک مناڵی زۆر بوو خەڵک یعنی پێی فریایەوە ناکەوت کە هەڵی بگرێ. سڵاو ئەم کاتت باش؟ چی وەکو تۆ کوڕێکی گەنجی کورد چی لەسەر کۆڕەوی کورد دەزانی؟ لەسەر چی؟ کۆڕەوی کورد کۆڕەوی کورد نەوەتویەک چی باس کراوە بۆت؟ معلوماتی زۆرم نییە بەڵام ئەوەی باس کراوە بووم کە ڕاپەڕین بەڕاستی بۆ ئەوە نەکرا کە ئەوها ببینی بۆ ئەوە نەکرا کە ئەم کەسانە ببینین بۆ کرا کە ئازادی ببینین بەڵام بەداخەوە تاکو ئێستا کورد هیچ شتێکی وا نەبووە کە بڵێن کورد هەیە تەنها بەناو تەنها بەس ناومانەیەوتەوە. واللهی لە نەوتویەک وەڵی نازان برێم چی بە خوایە لەسەر نەوتویەک نازانم چی برێم لە نەوتویەکەوە خەڵک وا هەروە هیلا کوماندیە و هەروە کوشتن و بڕینە و هەروە شەڕداعشە و هەروە کوردە فەوتیە و هەروە خەڵک دەفەوتیە و بە قوربانت بم هەمووی فەقیر و فەقاراتە ڕوا خدا ڕەحمکە حکومەتی عادلمان بۆ دابنن یا ڕەب العالەمین خدای گەورە ئیشەڵڵا. دایگیان ئەو کاتە خەڵکەکە کەوا ڕاکەڕاکەکە بوو لە نەوەتویەکایە
خەڵکەکە بە ساڵات چۆنیان لەگەڵ بووە منداڵیان لەگەڵا بووە ئەلێز ڕێمرد لەوەندە لەو ڕێ منداڵ مرد لەوەندە گەنجمرد هەمووی لەو ڕێ بەپا هەمووی خەڵک ڕۆی هەمووی خەڵک بڕی ناکرد ئەوەندە خەڵکی لا کوماندی بوو بە قوربانت ببارێ واللهی چی بکەین خوا ڕەحممان لێ بکە ڕۆڵە خوا بە ڕەحمی خۆی ڕەحم بە جەمی ئومەتی خۆی بکە یا ڕەب ئامین ئەجمعین ئامین وڵات چیمانێ هەمووان بێکەوە هەمووان ڕامان کرد بۆین چین بۆ ئێران ماڵمان لە هین بوو لە تەختەق بوو لە نەوەتی یەکتر ڕۆیشتن بەرەو ئێران نەهامەتیە زۆرمان دی ئیتر زۆر ینی زۆر برسێتی تێنێتی سەرمامان بینی مام حاجی تۆ بۆ ماڵەکانت لە ماڵەوە باسیەکی ئەو ڕۆژانێکەوە چێشتانەوە بەڵێ هەندە منداڵمانەیە وانیان نەدیوە منیان بۆ مەران سەریان سوورە بێنێ ڕێن چۆن شتی وا بوو ئەم وڵای ترەمە وڵان دیوە و وڵای باسی تا بۆ بکەم ئەوەی لەسەر ئەیزانی چی بتان بەسەر هات لەو ڕۆژەدا کۆرە وڵا باز من و باوکم بۆ ڕۆژی لە دارەتەوە چی بۆ بەرەو ئێران نەرەوە ئارە وڵا وەزامی ستێ لە پێش چاومەتر جا چیمان نەدی لەو ڕێ دایک مناڵ خۆی فڕێنەدا هەموو شتێکی کرد چی نەکرد لەو ڕێ خەڵکە بووە مناڵیان فرێداوە سەر جادا مناڵیان فرێداوەتە ناو ئاو کاتە تقریبان 10 ساڵێکم بە چاو خۆم بینیمە لەوێ شتی وا دەبینی بەس من چوشی ئەو هەستەتان نەبوو کە وەک دایکشتم لەگەڵ نەبوو هیچ هەستم ناکرد پێی دوایی کە دێتەوە گەورابی ئینجازانی چۆنە سڵاو مام حاجی وعليك السلام ويخوة بخير بي چۆنی شاكي باشي قوربانی بم باشی تۆ والله فنايخوة ايوه شونن والله لەخوا بەزیار بێ مام حاجی پرسیارێکت لێکەم چی لەسەر کۆڕەوی کورد دەزانی كي بيا کۆڕەوی کورد چی لەسەر دەزانی كوروي كرد والله كوروي كرد بخويوا كوروي كرد كرد ايه كرد تا عمري كرد هر كردا اما كرد دعوة حكومتية كان بسمع حكومتين ببينا حكومات كرد هر كردا كرد شوار بادي كردستان كردا لأنه وترينج بدو حتى يستاكي اما هدرو ما بوكا حتى يستا ايه استاش كاكا قولك امامي اما هربت ما حكومتي شورشي كرد هر كردا دەست خۆش زۆر سپاس مام حاجی گیان كردين لحكي شوار بادي كردستان اما كردين حد هيك خمانكي زۆر سپاس دەست خۆش مام حاجی گیان ئارڵ ئەی با بێمەلاتەوە مام حاجی چی لەسەر کۆڕەوی کورد دەزانی والله چی لەسەر ڕامان کرد و زۆر کەس لەو ڕێ مرد و ناشتیان و بەجیان هێشت و زۆر کەس ئیتر بە ڕەزالەت هەتا گەیشتینە شوێن خۆمان و ئیتر دەردی ڕەشمان بەسەر هاتووە زۆر خەڵکە بووە منداڵی خۆیان بەجێ هێشتووە یان ئەوانەی بە ساڵات چۆن بۆ نەیانتوانی ڕێ هەبوو منداڵیان فردا بۆ ئاوۆش بەڵێ بە دڵنیایە من لە ماڵەوە باسییان کردەوە بووم ئەگینا خۆمە ڕۆژانە نەبینیوە بەسەرمان نەهاتووە بەڵام ئێوە لە ئێمە گەورەترن تو مناڵی نازانی بەس ئێمە ئەزانین مەسەر چیمان بەسەر هات چیمان بەسەر نهات بەس چییە ئێستا چی بەعاز بکەم بۆ دۆکو چی والله ئیشەڵڵا نابێ بەس ئەم حیزبانەوە بکەن مان سەرمان تەیە چی بڵێم ئەوان کە ڕێک نەکەن چی بڵێم ئەرە وەڵڵاهی باوکمانی دەرکردووە ئەو ناچە سەرەکانی دایە عەرب ڕۆیشت وەلای لە کۆڕەوەکە بخۆم بەشدار بوو ڕام کورد لە ساڵی 1991 خۆم لە ئێران لەوە دوگای قەدەر بوو تقریبا 20 شەومان پێچوە تا گەیشتنە ئێرانتر نەهامەتی بوو گەری کورد دایبەر کوردی لە نەهامەتیاژی هەر لە ڕاکردن و دابڕان و ئێستاکانش هەر لەقەڵ هەر 16 ئۆکتۆبەری بەسەرا هات هەر ڕاکردن و ڕاکردەکان لە دوای یەکتر بە بەردەوام تازا بێتەوە بەڵام ئەوە مێژوویەکە بۆ کورد کە قبولیان نەکردووە ڕژێمی باعث زاڵ بێ بەسەریانە ئێوا بوو لەو سات و کاتێ ئەوا بوو کوردی ئەو وەختە یەک پارچە و یەک دەست بوو هەبووی کورد و بە ئێستاکانە کورد پەرتەوازە بووە ئەو وەختە لەگەڵ ئەو کوردە لەگەم کوردە ئێستاکانە فەرقی زۆر ئەگەر ڕۆ ڕاستیتەوە ئێستاکانە ئەو وەختە کورد ئامانجی هەبوو ببێتە دەوڵەت ببێتە وڵات سەربەخۆ بێ کورد یەک پارچە بێ ئەو یەک پارچەی وای دەکەیت کەوا کورد هەبووی کۆڕەوی کرد ڕۆژ بەرەو ئێران و تورکیا ئاو هەبوو سڵاو خێر بێ سەر چاو ئەمڕۆ هاتوومە لێت بپرسم چی لەسەر کۆڕەوی کورد دەزانی کۆڕەوی کورد هیچی لێ نازانم تۆ موالی چەنی 2003
تەمەەن درێژبی لە ماڵەوە باسییان بۆت نەکردووە نەوەڵ و یەکچی بووە چیان بەسەر هاتووە وڵی باسییان کردووە بەس منی شتێک لەو بارێ نازان خۆ ئێمە لەو کاتەیان نەبووینە بە دڵنیایە بەڵام دایک و باوکمان لە خۆمان گەورەتر براکانمان خوشکەکانمان ئەوان بۆمان باسەکەن چیان بەسەرات خۆی نازانانی باسیت بۆ بکەم من شتێکم نەدیوە